ولی بنرم بردام نوا برنامه بین باش کردستان البته مشارم یاسم بحث لوی چندی کرد کود السر اکادمیا نالیابت کو نیزکی سالی که هاتی دامازراندن امسان آرمانچش دامازراندن نویچ بیه کردستان کار شالا که تو چهار رویچن و چندشی من بفنداری آوات سعلی روی بری این آرتی کریه روی بری یشتی این آرتی زور بخیر من کاغاد كاغاوات يكم جربا قصة لسر أمان جي إيو بكن دامزراندني أكاديمي ناليا بلى سرتها بيروكي دامزراني أكاديمية كل السنتر كي راهنانه بو وصالك بر لإستا كاتك بيجوي كإنارتي لإسدو بيو بإجدي سنتر كي راهنان من كردو بو بيقاني كارمندكاني خوما حفتانه یان مانگانه خولی بەهێز کردنیە کردەوە بۆ کارمەندانی ئەنارتی لە ڕۆژنامە نووسان لە تەکنیکی لەو بابەتانە بەڵام لە دوای گەورەکردنی کەناڵی ئەنارتی و دامەزراوەی میدیای نالیا بڕیارماننا کە ئەمە ئەکادیمیە پەرەفێ ببەین بیکەین بە شتێکی گەورەوە بوو و لە ڕاگەیاندنی پارمانگی یەک لە ڕاگەیاندنی دامەزراوەی میدیای نالیا یەکێک لەو مؤسسانەی کە ئیعلان کرا ئەکادیمیای میدیای نالیا بوو سەرەتا بەهۆی سەرقاڵبوونمان بە کارەکانی NRT و کارەکانی ترەوە ئەکادیمیاکە کارەکانی زوو دەستی پێ نەکرد ئەو بوو بەڵام کارمان لەسەر کرد لە مانگی حوتی ئەمساڵ توانیمان یەکەم خول بکەینەوە خولی پێگەیاندن بۆ دەرەوەی NRT سەرەتا کە ئەکادیمیاکە دامەزراو سەنتری ڕاهێنانەکە سەرقاڵ بووین بە بەهێزکردنی توانای کارمەندەکانی خۆمانەوە بەڵام لە مانگی حوتەوە توانیمان دەست بکەین بەکردنەوەی خولەوە بوو خولی پێگەیاندنی بێژەری خولی پێگەیاندنی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی کامێرەمانی مۆنتاژ هەموو خولانەمان کردەوە تا ئێستا نزیکەی 250 کەس زیاتر لە 250 کەس خولەکانی ئەو ئەکادیمیان تەواو کردووە دەرچووی ئەکادمی بەڵێ بڕوانامەی بەشداریکردنی خولەکەیان وەرگرتووە بە پێی و ئامارانەی کە تا ئێستا بە ئێمە ئەگاتەوە بەشداربووەکانی خولەکان پێمانەگەێنەوە نزیکەی 30 کەس لە بەشداربووان دوای تاوکردنی خولەکان لە میدیا جیاوازەکانە وەرگیراون هەیە بۆ بە پێشکەشکار لە کەناڵی ئاسمانی هەیە بۆ بە داڕێژەر هەیە لە بێژەر لە رادیۆ لای خۆشمان نزیکەی 5-6 کەس بەڵێ 5-6 کەس لە بەشی مۆنتاژ و دیجیتال میدیا ئەوانە وەرگیراونەتەوە کارەکە بەڵێ باسێک لە خولەکان بکەین تەنها وانەی نەزەریە دەخوێنرێنیان بە کرداریش لە کەناڵەکە سوود وەردەگرن و ئەزمون دەبێن بەڵێ خولەکان جیاوازە بۆ نمونە خولی ڕۆژنامەوانی تەلەڤیزیۆنی بۆ هەر خولێک تا ئێستا 80 کەس ئەو خولەیان تەواو کردووە مانگێکە ئەو مانگە بەشێکی بە سیۆری بە تیۆری بابەتەکانە خوێنن بەڵام بەشێکی تری لە دەرەوەن کارەکەن هەر تیمێک سێتی کاملی خۆی هەیە لە کامێرە و لە مایک و لە ئینارە و لە سێتی مۆنتاژ ئەچنە دەرەوە بابەتێکی ڕۆژنامەوانیان فیچەرێک ئاماداکەن لە کۆتایی خولەکان نمایشەکرێ بۆ بێژەرێکە تەنها 1-2 ڕۆژی سەرەتا نەبێ بە نەزەری کارەکەن زیاتر ئیشەکانیان عملیە بە هەمان شێوە مۆنتاژ زۆربەی عملیە کامێرەمانیش بە هەمان شێوە توانیمان ئەوانەی کە بەشداری خولەکەیان بڕوانامەی جیاوازی تێوانێکێن بەشداریکەن هیوایە تەلەبەی دکتۆرا هیوایە ماستەری هەیە هیوایە تەخەسوسی لە بوارێکی ترا هەیە بڕوانامەی وەرگرتووە کارەکە بەڵێ بە دنیایەوە پێی خۆشەکە بێتە بواری میدیاوە خۆی ماستەری لە بوارێکی ترا وەرگرتووە بەڵام پێی خۆشە سەرەتا لێرە و دەست پێکە ئەو فیدباکانی کە وەرمان گرتووەتەوە لە بەشداربوانی خولەکەوە ئەوەیە هیوا هەیەڵێ 4 ساڵ لە زانکۆ ڕاگەیاندنی خوێنوە لە مەحەد خوێنێتی نەیتوانیوە بەقەر ئەو مانگەی لای ئێمە بووە سوودی پێ بگەنێ لەبەر ئێمە زیاتر لە ئیشەکەیە ڕۆژانە بەشەکانی کەناڵی NRT بینن لە ستۆدیۆ و لە کۆنتڕۆڵ و لە شێوازێک لەوانەشی کە دێنە خولەکە دەچووی بەشی ڕاگەیاندن و بەشەکانی ڕۆژنامەنووسیان تێدایە بەڵێ بە دڵنیایەوە بە تایبەتی ئەو خولانی کە لە هاوینە ئەکرێتەوە کاتی پشووی زانکۆ پەیمانگاکانە زۆرێک لەوانەی کە بەشداری خولەکانەکەن خوێنکاری پەیمانگا و زانکۆکانن لە بەشی ڕاگەیاندن کاکاوات لەسەر بەشەکان ینی چەند بەش تا ئێستا لەناو ئەو خولە کراونەوە یان لەناو ئەکادمیەکە و ئێوە بەتەمان بەشەکان زیاترکردن یان هەر ئەو لەسەر ئەو بەشانە بەردەوام بن بەڵێ ئەوەی کە بۆ دەرەوە کراوەتەوە ئەوەی کە بۆ دەرەوە کراوەتەوە تا ئێستا خولی پێگەیاندنی ڕۆژنامەوانی تەلەڤیزیۆنیە کار خولێک ئەویان
هەموو بوارەکانە و کەسێک کە داخلی دەورەکە بێ بێجگەلەوەی کە چۆنێتی نووسینی هەواڵ و راپۆرت فێرە بێ ئینارە دەنگ کامێرا مۆنتاج هەموو شراپۆرتێک کە پێویست بێ ڤیدیۆ و فۆتۆ یان تەنیا بەس ڤیدیۆ ئەم باز لە تەلەڤیزۆنیەکەین بەس ڤیدیۆ بڵێ بۆ خولی پێگانی بێژەریە هەموو تەکنیکەکانی کە بێژەرێک یا پێشکەشکارێک پێویستێتی بە نەزەری و عملی وەرەگرێ مۆنتاج لەسەر پرۆگرامی فاینەکەت لە ماک لەسەر ماکتۆش کارەکەین بە هەمان شێوە بۆ کامێرەش زۆربەی عملیە ئەتا ئەو چوار بەشێ بەڵام بێجگەلەوەش بۆ ناو دامەزراوی میدیایی نالیا بەردەوام خولی جۆرە و جۆر هەیە کە بۆ پێگەیاندنی کارمەندەکانی خۆمانە بە تایبەتی لە دیجیتال میدیا سوۆشیال میدیا و هەچ بابەتێکی تر کە کارمەندەکانمان پێویست بڵێ دیارە وێرانش دەبینەوە ئەو فێرخوازانەیە کە لە خولەکان سوودمەند بوون کاگاوە تا چەند لە کۆتایی خولەکاندا هەڵسەنگاندن دەکرێت ینی تەنها ئەو بڕۆنامەی کە پێی دەدرێت لەسەر چ بنەمایە هەڵسەنگان دەکرێت بۆ توانای سوودمەند بوونی و کەسە لە خولەکە بڵێ طبعاً خولەکان ئێمە بۆ نمونە کە خولی مۆنتاجمان کردەوە سەرەتا پێماوتن ئێوە ئەگەر یەکەم و دووەم و سێمتان لای خۆمان دامەزرێتەوە ینی کە لە دەستپێکردنی سەرەتای خولەکەەوە هاندانێ بوو کە هەمویان ئەوە ئیلەکانوانە بەڵێ هاندانێک بوو کە زیاتر لە خولەکەی بەشدار بن زیاتر تەفسکیس بکەن هەمویان سوودیان لێبینی بەڵام ئێمە دوایەوەی کە لە ڕۆژی ئەخیرە مامۆستاکانی خولەکە سەرپەرشتیانەکەن چەند شتێکیان پێسپێرن کە تەواویکەن یەکەم و دووەم و سێمان هەڵبژارد و لای خۆمان ئێستا کارمەند وەرگیراونەوە ببوورە ئەمەش بڵم کە ئەم بڕوانامەی ئێمە بڕوانامەی بەشداریکردنە بەڵام ئەکەوێتە سەر توانای ئەو کەسە 250 کەس خولەکانی تاو کردووە بەڵام 30 بۆ 40 کەسیان لە کەناڵە جیاوازەکان وەرگیراونێت بۆ نمونە بێژەر و پێشکەشکارەکان لە ئەخیرە ڕیکۆردیان بۆ کرێوەکو پێشکەشکارێک چۆن لەسەر شاشە هەواڵە خوێنێتەوە بە سیدی ئەندرێتەوە دوایی کە ئەچن بۆ شوێنە تەقدیمیەکەنم سیدیان پێ ینی وەکو بەهێزکردنی سیڤەکانە بۆیە بەشێکیان لە ڕادیۆ بەشێکیان لە کەناڵ ناوخۆیەکان بەشێکیان لە ئاسمانەکەمەوەات لەسەر مامۆستاکان ئەوانەی کە دەرسیان پێ مامۆستاکان کێن بەڵێ ئێمە سەرەتای دەستپێکردنی کەناڵی NRT بە HD کە دوو مانگ پێش ئەوە بەشێک لە ستافەکانی خۆمان بە تایبەتی بەرپرسی بەشەکان نرد بۆ دەرەوە لە تورکیا لە دوبەی لە فۆکس ئەکادمی لە کەناڵی عەرەبیە لە سکای نیوز لەمانە خولی بەهێزکردنیان وەرگرت بێجگەلەوەش کۆمەڵێک بێژەر و پێشکەشکار و ڕۆژنامە نووسی بەتوانە لە کەناڵەکانی عەرەبیە و جەزیرە و لەمانە یان هاتن بۆ ئێرە بەشێکیان یان بەشێکیان لەوێ دەرسیان بە ڕۆژنامە نووسەکانی ئێمە وتەوە یان بە ئەوانەی کە لە خولەکە وانە ئەڵێنەوە بڕوانامەی TOTیان هەیە ترین ئۆف ترینر دواتە بڕوانامەیان وەرگتووە کە ئەمانە ئەتوانن دەرس بڵێنەوە ڕاهێنەرن و هەمویان زیاتر لە نزیکەی 10 ساڵ لەو بوارەی خۆیانە کاریان کردووە بێجگەلەوەش لە ڕێی ئەکادیمیەوە لە شادی TOTیان هەیە کە دەتوان وانە بڵێن ئەو سیستەمەی کە ئەو فێرخوازانی لەسەر ڕادەهێنرێت هەم لە بوارە ڕۆژنامەوانیەکە و هەم لە بوارە تەکنیکیەکە لە بوارە هونەرێکە بڵێن ینی دەگونجێ بۆ منە هەمان ئەو سیستەمێکە نارتی کاری پێ دەکات دەگونجێ کەسێک بێت فێرخوازێک فێر بێت دواتر بچێتە کەناڵێکی دیکە کاری پێ بکات واتە هەمان شتە بەڵێ بەدڵنیای ئەو بنەمانەیە کە ئێمەیشی لەسەرەکەین وەک چۆن ئەڵم تقریبا 6 کەسمان لای خۆمان وەرگرتووەتەوە بەسەر و بنەمانە ڕایانەهێنی هەم لە ڕێی تەکنیکی و هونەری و هەم لە هەمان ئەو سیستەمەش لە ڕووی تەکنیکی هونەری چۆکە لە کەناڵێکی دیگە کارێکی دەست بکەوێت هەم شێوازی نووسینی هەواڵ و راپۆرت و ئەنجامدانی راپۆرتیش ئەمە ئێمە کردومانە چییە؟ پێشتر ئێمە لە NRT کارمەندمان پێگەیان ساڵێک 2 ساڵ لەگەڵ ئێمە یابوو کەناڵی تر تەلەڤیزۆنی تر شوێنی ترکرایەوە پێویستیان پێی بوو کارمەندەکانی ئێمەیانە برد لە بەرەوەی زانکۆپەی مانگاکان توانای ئەویان نییە کە کارمەند بەو ئاستە پێبگەێنن تا ئێستا کە یەکسەر بچێتە بواری عملیەوە بۆ ئێمە ئەمەمان کرد بۆی کارمەندی زیاتر لە بواری میدیا پێبگەێنی لە بەرەوەی کارمەند حازر بێ کە ڕۆژێکی تر کە تەلەڤیزۆنێکی تر کەناڵێکی تر شوێنێکی تر کرایەوە پەنام نەباتە بەر کارمەندی کەناڵەکانی تر کەسی حازر هەیە کەسی ئامادەکراو هەیە کە خولی بینیوە خولی پێگەیاندنی بینیوە ئامادەیە بۆ ئیشکردن سوود لەوانە ببینەوە وەکو ئێستا شەی بینین کە نزیکەی لە 120 وەرگیراونەتەوە لە کەناڵ بڵێ پلانی ئایندەتان چییە بۆ فراوانکردنی کارەکانی ئەکادیمەکە هیچ پلانێک هەیە؟
ئەو پلانی کە تا سەبیری لێکراوەوەی کە شێوازی خولەکان بێژگە لەوانێکی ئێستا هەیە بۆ کاری تازە بکرێتەوە چێک لەو شتانی کە بەنیازین کاری لەسەر بکەین بێزکردنی ڕۆژنامە نووسەیە ئەو کەسانن کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان سوۆشیال میدیایی شەکەنەوە کەزان کە ئێستا سوۆشیال میدیا بۆ بە سەرچاوەیەک بۆ هەواڵ و زانیاری و گاردنی زانیاریەکان لەبەرەوە یەکێک لە پلانەکانمانەوەیە کە خولی بەهێزکردن لەو بارەشە بکەین. باش کاکا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بێژگە لەمە هێشتا ماوە چیماوە لەسەر زعیفی و قەڵەوەیە گەر قسە بکەن کە دکتۆر نیم قەینا تۆ لە ماوەی 2 مانگە نزیکەی 18 کیلۆ داوەزی ئەمە بەچی و چۆن 21 کیلۆ بوو 21 کیلۆ زیاتری ئەمە چۆن بوو لەسەر فەیسبوکەکەم نووسی بوو بەشێک لە کارمەندەکان تەطبیقی ئەو سیستەمە لە خۆراکیەکەن و هیوایە 4 کیلۆم دابەزانەوە 5 کیلۆم دابەزانەوە سێ شت ینی نووسیمە لە فەیسبوک لەسەر سایتی ناتڵاوەوە کە چی خۆن و چی نەخۆن بەڵام ئەو شتانی کە طبعاً بە ئیجازەی دکتۆرەکانەوە قەینایەوە مەکۆمە تەجروبەیەکە ئەوەیە کە سێ خۆراکە زۆر زیانی هەیە بۆ مرۆڤ لەواچێ ڕۆژانە هەستیشی پێ نەکەین کای خۆنیشێک لەوانە شەکرە بەیکێکەڵی شەکر مەخۆڵێ ئەڵێ بە حیاتی من شیرینی ناخۆم بەس قەڵەوم لێ پرسیڵێ ڕۆژی چەند چاخۆی ئەڵێ 5-6 کوپە خۆم بەس چاخۆم شەکریشی تێکم ئێوە بەس ئەوە بخۆی گەر هیچی تریش نەخۆی هەر قەڵەوە بی یەکێک لەوانە شەکرە برنج برنج لەگەڵ نانی سپی ینی لێرە چۆن مەسەلەن برنج چونکە ڕۆژانە برنج سەر سفرە هەموو شتێ بخۆ بەچە سیانە مەخۆ شەکر لەسەر سفرە نیە لە چیاتی برنج چی بخۆم باشە مەسەلەن سەوزە بخۆ شلە بخۆن شلە فاسۆلیایە نیسکە ئەوانە بخۆ بەقۆلیاتەکە تەبیعی بەقۆلیاتەکان طبيعية بقر برنج زيانية نانيش نانا تو أنا جرزور حسن لنام بناني رش بنا أي ورزش شباب كي لقلا بس أوي كم نوسي ما جر ورزش نكي هر أو أنا دعوزي أجر ورزش بكي زور زور يا رجال ديك هلم كاتب برجيت نرسي معنا أبو سباس أو تعليم ورا بريجتي أنا أختي سباس لقلا ما بوي أزان دواي وتانك لبقلتان بردام دبي